سەر لە نوێ دارستانەکانی زاگرۆس لە گردا ژینگە لە کوردستان چۆن تێک دەدرێت؟ لە ڕۆژانی ڕابردوودا سەر لە نوێ بڵێسەی ئاگر بەرۆکی زاگرۆسی گرتەوە. بەرزایەکانی ڕۆشنکۆه لە شارستانی بەختەگانی پارێزگای فارس، ناوچەی کۆهمەر سورخی لە شیراز و کێوی بەدیل لە شارستانی بێهبەهان بوونە گۆڕەپانی چەندین ئاگرکەوتنەوە کە ئەم جارەش قوربانی گیانی لێکەوتەوە. تەقی چەنگلوایی چالاکی ژینگە پارێز باوکی دوو کچ و خەڵکی گوندی ئەسەداوایی بێهبەهان لە کاتی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە گیانی لەدەستدا و ڕۆژی هەشتی پوشپەڕ بە خاک سپێردرا. مەرگی ناوبراو نیشانەیەکە لە نەریتێکی دووبارەبووەوە کە ساڵانێکە گیان و ماڵی خەڵکی ناوچەکە و سەرمایە سروشتیەکانی وڵات دەکاتە قوربانی. ئامەرە فەرمیەکانیش ئەم دووبارەبوونەوە تاڵە پشڕاست دەکەنەوە. بە وتەی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبردننی قەیرانی پارێزگای کۆهگولێەوە بۆی ڕەحمەد تەنیا لە سەرەتای ساڵی 1450 هەتاوی تاوەکو ئێستا لەم پارێزگایە 17 حاڵەتی ئاگرکەوتنەوە لە ناوچە سروشتیەکان ڕوویداوە کە بووەتە هۆی لە ناوچوونی نزیکەی 128 هێکتار لە ڕووەک و دارستانەکان. ئەم ژمارەیە تەنیا بەشێکی بچووک لەو وێنە گەورەیە کە لە سەرانسەری زنجیرە چیاکانی زاگرۆس لە ئارادایە. ئەوەی ئەم پرسە جددیتر دەکاتەوە شرۆڤەی بوومەلەرزە ناسان و شارەزایانی ژینگەیە کە پێیان وایە زۆربەی ئەم ئاگرکەوتنەوانە نە دیاردەیەکی سروشتین و نە بەڕێکەوت بەڵکو و کارێکی بانقەستن، بابەتێکی کە دامەزرا و پەیوەندیدارەکان خۆیان لە لێکۆڵینەوەی جددی لی دەدزنەوە. لە کاتێکدا کە پێویستە حکوومەت و دەستگا دادوەری و ئەمنیەکان بۆ ناسینی قوڵی هۆکارەکانی ئەم ئاگرکەوتنەوانە و ڕووبەڕووبوونەوە لەگەڵ فەرماندەران و بکەرانی بێنە سەر دەستبەجێ بێنە سەر هێڵ بەکردەوە شاهیدی جۆرێک لە کەم تەرخەمی و بێداربەستی بەردەوامین. هەرچەندە کۆماری ئیسلامی لە درێژەی 47 ساڵی ڕابردوودا گەورەترین گورزی لە ژینگەی ئێران داوە، بەڵام لە کوردستان ئەم پرۆسەیە شێواز و چڕیەکی جیاوازی هەیە. لەم ناوچەیە تێکدانی ژینگە ئاگایەنێ و بە مەبەستی سیاسی و ئەمنی ڕوودەدات. زۆربەی ئاگرکەوتنەوەکانی ناوچە سنووریەکانی کوردستان بەهۆی حزوری هێزەکانی ئەرتەش و سپای پاسداران و تەقەکردنی نابەرپرسانەی ئەوانەوەیە. ئەم تێکدانە و وێرانکاریە تەنیا لە ئاگرکەوتنەوەدا کورت نابێتەوە، بەڵکو بەشێک لەو هۆکارانەی کە لە درێژەی ساڵانی ڕابردوودا بۆتە هۆی لە ناوچوونی ژینگەی کوردستان بریتین لە دروستکردنی بەنداوی بێسەروبەرە و بێ لێکۆڵینەوەی زانستی، بیناسازی بێبەرنامە بە مەبەستی قازانجخوازی یان سەربازی، فڕێدانی ناتەندروستی پاشماوە و زەبڵ و خاشاکی شارەکان، چاندنی مین لە ناوچە سنووریەکان و تۆپباران و خۆمپارە بارانی کوێستان و لە وەرگاکان، تاڵانکردنی سەرچاوە سروشتیەکان و دەرهێنانی بێسەروبەری کانزاکان و شکبوونی بە شوێنەی گۆلی ورمێ و زرێبار لە ناوچوونی زۆنگاوەکان و گواستنەوەی پاشماوە ژەهراویەکان بۆ دەوروبەری شارەکان، ئالوودەکردنی ڕووبارەکان و دروستکردنی ڕێگاوبانی سەربازی لە لووتکەی چیا و گردەکان. لێکەوتەکانی ئەم سیاسەتە لە ئامەرەکاندا ڕوونتر دەردەکەون. بە پێی هەڵسەنگاندنی چالاکانی ژینگە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 4 ملیۆن هێکتار لە کۆی 10 ملیۆن هێکتار دارستانی زاگرۆس بەهۆی ئاگرکەوتنەوە و هۆکارەکانی ترەوە لە ناوچووە. لە سەراستی وڵاتیشدا ساڵانە نزیکەی 125,000 هێکتار لە دارستانەکان لە ناوداچن. پرۆسەیەکی کە شارەزایان هۆشداری دەدەن ئەگەر بەردەوام بێت ئێران تا 50 ساڵی داهاتوو هیچ دارستانێکی نامێنێت. لە کوردستان ئەم ڕەوتە بە خێراییەکی زیاتر لە ئاستی مامناوەندی وڵات لە ئارادا. نەبوونی وەبەرهێنان و بێکاری لە کوردستانیش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بۆتە هۆی پەرەسەندنی هەڕەشە ژینگەیەکان. لە نەبوونی دەرفەتی ئابووری بەردەوام لە هەندێک حاڵەتدا خەڵکی ناوچەکە ڕوویان لە ڕاوکردن و فرۆشتنی جۆرە جیاوازەکانی ئاژەڵان لەوانە سمۆرە، ڕێوی، گورگ، ورچ، کە و باڵندە و ئاژەڵەکانی تر کردو، پرۆسەیەکی کە زیان بە فرەچەشنی ژینگەی ناوچەکە دەگەیەنێت. قەیرانی ئاویش یەکێکی ترە لە ڕەهەندەکانی ئەم کارەساتە. کوردستان کە بە یەکێک لە پڕاوترین ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەنرێت، ئێستا لەگەڵ کێشەی کەماوی وەکو بابەتێکی ڕۆژانە و ئاسایی ڕووبەڕوو بووەتەوە. دۆخێکی کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ سیاسەتە داگیرکاریەکانی ڕژێم لە بەڕێوەبردنی سەرچاوە سروشتیەکانی ئەم ناوچەیە. نەبوونی تەکنەلۆژیای گونجاو بۆ ڕیسەیلکردنی سەبڵ و خاشاک و پاڵاوتنی تەواوی ئاوڕۆکانیش بۆتە هۆی ئالوودەبوونی زیاتری خاک و ئاو تەندروستی مرۆڤەکان و زیندەوەرانی تری خستوەتە مەترسیەوە. بابەتێکی تاڵترەوەیە
کە دەسەڵات نەک هەر لە هەمبەر تێکدانی ژینگەی کوردستاندا هیچ بەرپرسیارەتی یەک وەرناگرێت بەڵکو لەگەڵ چالەکانی ژینگە پارێزیشدا وەک دوشمن و هەڕەشەیەک ڕەفتار دەکات. دەست بەسەرکردن، ئەشکەنجە، زیندان و تەنانەت کوشتنی چالاکانی ژینگە، بزوتنەوەی بەرگریکردن لە سروشتی لە کوردستان لەگەڵ مەترسی گەورە ڕوبەڕوو کردوێتەوە. لە ناوچوونی ئەم سروشتە جوانە کە ژینگەی سەدان جۆری ئاژەڵی دەگمەنە لەبەر چاوی دەستگا زەبەڵا حەسەربازی و کارگێڕیەکانی ڕژێم داڕوو دەدات بەبێەوەی هیچ هەنگاوێکی کاریگەر بنرێت لە پێناو ڕاگرتنیدا. لەم نێوەندەدا ئەوە خەڵکی ئاسایی ناوچەکان کە بە دەستی خاڵی و بە خستنە مەترسی گیانی خۆیان هەر بەشێک لە دارستانەکانیان کە توانیویانە لە ناو بڵێسەی ئاگرەکاندا ڕزگار کردووە، هەروەک چۆن تەقی چەنگەلوای گیانی خۆی لە پێناوەدا بەخت کرد. چالەکانی مەدەنی کوردستان لە ساڵانی ڕابردوودا بە تێگەیشتن لە قوڵای ئەم کارەساتە دەستیان بەکار بوو. دروستبوونی دەیان ڕێکخرا و ناوەندی بەرگری لە ژینگە، دژایەتیکردن لەگەڵ ڕاوکردن و بەرگری لە مافیا ژەڵان، ڕێکخستنی خولی فێرکاری، نەمامچاندن، بەرەنگار بوونەوە لەگەڵ دیاردەی بڕینی دارستانەکان و تەنانەت کوژانەوەی ئاگری دارستانەکان بە کەمترین ئامێری گونجاو بۆتە چالاکیەکی بەردەوام و ڕۆژانە لە کوردستان. ئەم هەوڵانە هەرچەندە لە ئاستێکی سنووردار دابن، بەڵام نیشانەی ئیرادەی جەماوەرێکن کە لە نەبوونی بەرپرسیارەتی دەسەڵاتدا خۆیان بە بەرپرسیار دەزانن بۆ بەرگری لە خاک و سروشتی خۆیان لەگەڵ نزیک بوونەوە لە وەرزی گەرمای ساڵ و زیادبوونی مەترسی ئەگەرکەوتنەوە لە بەرزایەکانی زاگرۆس. بەردەوامی سیاسەتەکانی ئێستای دەسەڵات سەبارەت بە گرنگی نەدان بە تیارکردنی هێزەکانی ئەگەرکوژانەوە تا سەرکوتکردنی چالاکانی ژینگە هۆشداریەکی جددیە. بەردەوامی دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک هەڕەشەیەکی بنەڕەتی لەسەر ژینگە و ژیانی تەندروستی خەڵکی کوردستان تەواوی خەڵکی ئێران دەمێنێتەوە.